بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. يا ربي خواهي قولة طاعتي هم لا يقبلك إن شاء الله. داوا كارم لخواهي قولة وكوچون آوا لمالكي خويدا كوبون التوو عبادتي خوادكين آوا بجمعي لبهشتكي خويدا لخزمتي پیغمبر صلى الله عليه وسلم كوبينوا بدستي بيروزي آوي كوثر نوشكين إن شاء الله. شتيوان بخوا أچينا خزمتي باسيك كزور بيويست بوني ويشخيانان اما هموم عن روجي پێنج جار بەلایانی کەمەوە ڕووەکەی نەقی بلەو نوێژ دەکەین. ئەبێ چ نوێژێک بێت؟ ئایا نوێژێک بێت تەنها جەستەیی بێ یا دڵیشمان نوێژ کات؟ ئەچمە ناو باسەکەوە بە بەسەرهاتێک کە گەورەیی و عەزەمەتی إمام أعظم أبو حنيفة رضا ورحمتي إخوائي لبي كيكك لا إمام كان أهل السنة وجماعة كإمام أعظم إمامك زور قوريا لسردمي أوا رياوة بياوك لسردوي إمامي أعظم دا أبو حنيفة دا هەندێک پارە و زێڕ و مجەوهەراتی هەبوو متمانەی بە کەس نەئەکرد لای دانێت، متمانەی بە خێزان و مناڵ و ئەوانەی خۆی نەئەکرد داینێت، هەرچەندی هێنا و بردی کەسێکی دەست نەکەوت ئەو پارە و ئاڵتون و زێڕەی لا دانێت، چوو لە شوێنێکا داینا کردی بەژێر خۆڵەوە و چاڵێکی بۆ هەڵکەند و دایپۆشی. کە دایپۆشی ماوەیەکی پێچوو بیری چوویەوە کە ئەم پارە و زێڕەی لەکوێ داناوە، هەرچەند دەهێنا و بردی نەیزانی، بیری چوویەوە پەنای بردە لای ئیمام ئەبوو حەنیفە ئیمامی ئەعزەم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت. چوو خۆی خستە ماڵەکەی و وتی قوربان هاتووم بۆ پرسیارێک و گیرۆگرفتێک و مشکلەیەکی گەورەم توش بووە. ئەویش فەرمووی ئادەی بڵێ چییە؟ وتی هەندێ پارە و زێڕوشتم هەبووە شاردوومەتەوە لە شوێنێکە نازانم لەکوێیە، داوا لێ دەکەم ڕێگە چارەیەکم بۆ بدۆزەرەوە. ئیمام ئەبوو حەنیفەش وتی جا کاکە گیان ئەوە چ پێویستیەکی بە عیلمەکەی منەوە هەیە؟ چ ڕەبتی هەیە بە زانستەکەی منەوە؟ خوا من مەسەلەیەکی فیقهی نییە، مەسەلەیەکی دەستنوێژ و نوێژ و تەلاق و ئەوانە نییە، مەسەلەیەکی میرات نییە، ئەمە مەسەلەیەکە پەیوەندی بە خۆتەوە هەیە، بیرکەرەوە. وتی بەخوا مەگە تەکبیرەکەم بکەی نازانم، ئەبێ بۆم چارەسەر بکەی. ئیمام ئەبوو حەنیفە فەرمووی باشە ئەحتال لەک، شتێکت نیشانە دەم وەکو حیلەیەک وەکو چارەسەرێک. وتی چییە؟ فەرمووی کە چوویتۆ بۆ ماڵەوە دوای نوێژی عیشا بڕۆ ژوورێکی چۆڵ
دوای دەست نوێژگرتن هەتا بەیانی دەست بکە بە نوێژکردن نوێژکە لە نوێژ مەپچڕە دوو ڕەکعات نوێژی شەو نوێژ بکە و سڵاو بەرەوە. وتی جا ئەوە چ پەیوەندیەکی بەوە هەیە کە نوێژکردن سەبەبێ بێ بۆ دۆزینەوەی زێڕ و پارەی من؟ فەرمی بڕۆ بە گوێم بکە بەڵام نوێژی بەیانی وەرەوە بۆ لام بزانم چیت کردووە. ثم ائتني بعد صلاة الفجر أخبرني بحالك، هەواڵم بەرێ بزانم چیت کردووە. کابراش چوو بۆ ماڵەوە دەستنوێژێکی چاکی گرت و ڕووی کردە خوا و دەستی کرد بە نوێژکردن. لە نوێژی بەیانیە دوای نوێژی بەیانی کتوپڕ لە ناکاو کابرا خۆی خستە ماڵی ئیمام ئەبوو حەنیفە. وتی ها چی بوو کابرا چیت کرد؟ قال يا إمام لقد وجدت المال. أي إمام يا أخوة خواد زابات والله أمشوا مالكم دوزيوا. قال الإمام كيف؟ وتي شون شيتكر شون دوزيتوا؟ قال والله أنا وقفت للصلاة من وستان بونيش نويت للصلاة نيتي نيوشم هنا ثم في صلاتي تفكرت في فلوسي لنويش كما دسم كرد ببير كرد نوي باركانم لكوي دامناوا لجيش درختيكا چ برديكا چ شوينيكا چ كيويكا چ دوليكا دەیهێنام و بردم لە نوێژەکەما یەکسەر بیرم کردەوە دۆزیمەوە. یا ڕەبی خوا دەزاو باتەوە. فرحت فوجدت الفلوس ڕۆشتم و پارەکەم دۆزیەوە. فضحك الإمام إمام أبو حنيفش زردخانەیەکی کرد پێکەنی وقال والله لقد علمت أن الشيطان لا يدعك أن تتم ليلتك مع الله. وتي قسم بخوا أمزاني الشيطان نايلي أمشو تابياني لقال خواني وشكي نايلي تابياني ربطي بخوا وهبي چونك صلاة صلية لبين عبدك يا الله زاني منايلي إتا كروكتا وإتا ناو مختوى إن الشيطان يجري من ابن آدم مجرى الدم وكوشون خوينات وشو أكا آوا وسوسة دروزكا بويا لكوتايدا بي فرمو احذر أن يأتيك الشيطان في الصلاة. أقالار با شيطان لنويشكتا عنيه بولات وسوسة بو دروزكات براي نويشكر براي تراويح أنجام در خشكي بريس. پیغمبر صلى الله عليه وسلم فرموي إذا أحسن الرجل الصلاة ئەگەر کەسێک بە جوانی نوێژەکەی ئەنجام دا نوێژ بۆ خوا ئەبێ خواش باشترین کردەوەی ئەوێت جوانترین کردەوەی دەوێت ئەگەر کەسێ بە جوانترین شێوە نوێژی کرد فأتم ركوعها ڕکوعێکی چاکی برد مطمئن بوو ئیطمئنانی کرد ڕێگ وەستا بۆ ڕکوع دڵی لای نوێژەکەی کرد دڵی لای نوێژەکەی بوو وأتم سجودها بيغمر فرمي صلى الله عليه وسلم كرنوشكي جوان بيت طواوي بكا دزي نكا لنويجا دزي علما كان فرمون إنساني واهيا لنويجا دزي أكا كاتي كسلا وداتا وأو نويجا بي عليه ضيعك الله كما ضيعتني أجي أخوة بخير نيتوا بطو نويجا كأنجام الدعوة وكي نويجا بي عليه وأتم ركوعها وسجودها ولم يجد فيها ولم يحدث فيها نفسه لنوێژەکەیە داڵغەی نەبردەوە بۆ لای دۆلار و دینار و کورسی و حیزب و مەنسەب و دڵی لای نوێژەکە بوو سەیری شوێنی سوجدەکەی دەکرد بە دڵ نوێژی دەکرد ئەوە قالت الصلاة حفظك الله كما حفظتني ئەو نوێژە پێی ئەڵێ ئەی یا ڕەبی خوا بتپارێزێ چۆن بە جوانی نوێژەکە دەپارێزی. ئەمە دوعای نوێژە بۆمان خوای گەورە موفقمان کا بتوانین نوێژێکی چاک ئەنجام بین تەراویحێکی چاک ئەنجام بین نوێژێک کە خوا لەسەری پێویست کردوین
چۆن داوامان لێ ئەکا ئەوە ئەنجامی بین ئینشاء الله. خوای گەورە تاعاتمان لێ قبول بکات، ڕەنج و مانوبوون و ڕۆژ و تەراویحمان لێ قبول بکات ئینشاء الله. لە بەهەشتەکەی خۆیان بەروبوومی ئەم تاعاتەمان بخۆین ئینشاء الله. خوای لە گوناحی باوک و دایکمان خۆش بیت، لە گوناحی مردووەکانمان خۆش بیت. خوای شیفای نەخۆشەکانمان بیت یا ربی، خوای شیفای نەخۆشەکانمان بیت. مسلمانە لە نەخۆشخانەیە شەکرەیەتی پەنجەی بڕاوەتەوە دوعای خەیری بۆ بکەن، وەزعی باش نییە یا ربی، خوای گەورە شیفای با ئینشاء الله. هەر کەسێک لە ئومەتی پێغەمبەر نەخۆشە و تۆ بە حاڵی ئەزانی پەروەردگارە، خوا شیفای بی. خوایە کردەوەکانمان پاکێتەوە لە ڕیا و ڕووپامایی یا رب العالمین. وامان لێ بکەین بۆ، وامان لێ بکەین بۆ تۆ عیبادەت بکەین، وامان لێ بکەین عیبادەتەکانمان خالص بن بۆ تۆ یا رب العالمین. خوایە هەرزانی خەیتە وڵاتمانەوە، ڕزق و ڕۆزی حەڵالمان بەنسیب بکەی. خوایە محتاجی حراممان نەکەی یا رب العالمین. خوایە ئەوەی دڵسۆزی دین و ژین و ئەخلاق و شەرەف و ناموس و سەروەریمانە خوایە موەفەقی بکەی. ئەوەی خراپە خوایە چاکی بکەی. ئەوەی دژمنە بەرامبەر بە دینمان، بە ئەخلاقمان، بە ژینمان، بە سەروەریمان خوایە بێحورمەتی بکەی لە ناوی بەری یا رب العالمین. خوایە بە ئیسلامەتی بمانژێنی، بە ئیسلامەتی بمامرێنی. خوایە بەرشەفاعەتی پێغەمبەرمان خەی. آمين 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 والحمد لله رب العالمين. السلام عليكم ورحمة الله.